دکتۆر ڕێبوار فەتاح بە پرسیاری سایتی کوردیش میدیا لە لەندن سپاس بۆ بەشداربوونی تو لە ئەم گفتوگۆی تەلەفۆنی لەگەڵ SBS رادیۆ. وەکو ئێوەش لە دەربارەی راپۆرتی بایکر هەملتن ئاگادارن کە زۆر رەخنە و گلەی لەسەر ئەو راپۆرتە هەیە. هەروەها و یەکسەریش بەڕێزان جەلال تاڵبانی و مەسعود بارزانیش ناڕازیبوونی خۆیان دەربارەی ئەو راپۆرتە دیارکردن و لە هەموو گرنگتریش گەلی کورد بە گشتی ناڕازیبوونی خۆیان دیارکردن. ئایا بە بیر و بۆچوونی ئێوە ئەو راپۆرتە تا چ ڕادە لە بەرژەوەندی و ئایا نە لە بەرژەوەندی کووردە؟ راپۆرتەکە بە هیچ جۆرێ لە بەرژەوەندی کورد نییە، لەبەر چەندەها هۆ ناتوانرێت تەنها ئامانجێکی بێرێت، ئەتوانرێت چەند ئامانجێکی هەبێت، بەڵام هەموو ئامانجەکانی لە دژی بەرژەوەندی کووردە. یەکێ لەوانە ئەوەیە کە ئەوێ عێراق بگەڕێنێتەوە بۆ عێراقی پێشوو بیکا بە عێراقێکی ناوەندی. ئەمەش بە چەند ڕێگەیەک پلانی بۆ داناوە. پلانەکان ئەوەیە کە یەکەم دەستوری هەمیشەی عێراق ئەگۆڕێت، هەرێمە فیدراڵەکان کە تەنها هەرێمێک ئەمڕۆ هەیە پێوتری هەرێمی کوردستان، ئەو هەرێمە لابات، هەموو دەسەڵاتێکە خات ژێر دەستی حکوومەتی بەغا، هەموو سەرچاوە کانزایەکان کە ئێستا لە دەستوری عێراقا بەشێکی بەدەست هەرێمەکانەوەیە کە ئەویش تەنها هەرێمێکە هەرێمی کوردستان، ئەویش خاتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی بەغا. هەموو هێزەکانی ئاسایش، جا هێزی سنوور بن یان هێزی ئاسایش بن یا لەشکر بن، هەمووی خاتەوە ژێر دەسەڵاتی بەغا. بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانیە کە عێراق بێ بە سێ هەرێمی فیدراڵەوە. بە کوردیەکەی ئەوەیە کە ئەوێت هەرێمی کوردستان وەکو یەکەیەکی سیاسی لە عێراقا نەمێنێت. هەڵبەت هەنگاوی کەشی زۆر ناوە بۆ ئەوە لەوانە کایوێ گفتوگۆ بکات لەگەڵ سووریا و ئێرانە. بە شێوەیەکی تر ینی ئەم راپۆرتە بابن ئەم پێشنیاری لە ناو ئەو راپۆرتە لە بەرژەوەندی وڵاتانی دراوسەیە. ئەگە بمێ بەڕستەیەک وەسفی ڕیپۆرتەکە بکەم، ئەوێ عێراق بگەڕێنەوە بۆ عێراقی سەردەمی پێشوو، ئەو عێراقی کە ئینگلیز دایمەزرانە بووە، حکوومەتێکی مرکزی بێت، حکوومەتێکی نێوەندی بێت کە بتوانێت دەسەڵاتی ئیتر بە هەر شێوەیەک بێت بەسەر هەموو کە خەڵکەکەیە هەبێت و ئیتر دان پلۆسیە لە ناویان بەریە بەڕاستی باسیەوە ناکات، بەڵام مەڵێ عێراق بەم شێوەی ئەمڕۆ نابێ هەبێت. باشە، پێشنیار ژمارە سی کە عەلاقەدارە بە کەرکووک مەسەلە زۆر حەساسە و پێویستیان بە چارەسەرێکی ناونەتەوی هەیە، چونکە کەرکووک لە کورد و عەرەب و تورکمان پێک دێت و هەروەها جێبەجێکردنی ڕەفرەندۆم پێش کوتابوونی ساڵی 2007 وەکو دەستور دیارەکەت زۆر مشکلە پێیەکات و ئەبێت ئەم یەکە بێتە تەئجیلکردن. راپۆرت وا دەڵێ، ئێوە چ ئەڵێن؟ هەڵبەت ئەوە ینی شێوەیەکی دیبلۆماسیە بۆ ئەوەی کە بڵێت کەرکووک بەشێکە لە عێراق و ناوێ بچێتەوە سەر هەرێمی کوردستان. با پێ بڵێم بۆچی. بە دوو شێوەیە کە مەڵێ ڕفراندەمەکە دوا بخرێت. کێشەی کەرکووک لە ساڵی 1970ەوە ڕێکەوتنامەی 1970 لە بینی کورد و حکوومەتی ئەحمەد حەسەن بەکرا گیراوە هەردووە ئاخرێت. ئەم ناوێ بڵێ با ڕفراندەم بە هیچ جۆرێک نەکرێت، ئەڵێ با دوا بخرێت. تەبەن ناژڕێ دوا بخرێ بۆکەی بێزگە لەواڵێ چارەسەرێکی نێونەتەوەیی. ئێمە ئازانین کە بوو بە شتێکی نێونەتەوی و لێژە دەستی عێراقا دەرچوو لێژ دەستی کووردا دەرەچێ. نێونەتەویش کێیە؟ ئەمریکایە، بەریتانیایە، وڵاتانی ناوچەکەیە کە بریتین لە تورکیا و ئێران و سووریا و ئەگەر کێشەی کەرکووک بە بۆچوونی من بێ بە کێشەیەکی نێونەتەوەیی لەژە دەسەڵاتی کووردا دەرەچێت. ئێستا هیچ نەبێ کووردە تۆ لە بەغا دەسەڵاتێکی هەیە، کورد لە کوردستانە دەسەڵاتێکی ئەتوانێت کێشەی کەرکووک چارەسەر بکە. بەڵام ئەمەش شێوەیەکی زیرەکانەیە، زۆر زیرەکانەیە بۆ ئەوەی کە کێشەی کەرکووک لە دەست کورد دەربچێت و وەکو کێشەی فەلەستینی لێ هەرگیز چارەسەر ناکرێت، وەکو کێشەی قوبروسی لێ هەرگیز چارەسەر ناکرێت. بەڵام وا بزانم کە ئەم راپۆرتە وەکو پێشنیارە، بزانم کە کەس ئەم راپۆرتە قبول ناکات، یعنی عێراقی بەگشتی ئەو راپۆرتە قبول ناکەن. ڕاست لایەنە کوردیەکان ئەیانەوێت دڵی خۆیان خۆش بکەن بەوەی کە ئەمە راپۆرتێکی ڕاستپاردنە، ئەمانە ڕاستپاردن نەک سیاستن. بە بۆچوونی من ئەمە سیاسەتی حکوومەتی ئەمریکا. ئەگەر لایەنێکی زۆری حکوومەتی ئەمریکا باوەڕی بەم بۆچوونە نەبووە، ئەم بۆچوونە ناچوم ڕیپۆرتەوە، چونکە خۆ دەزانی ئەو کەسی کە ئەم ریپۆرتیان نووسی وەک ئاسایی نین هاتم من ریپۆرتێکیان نووسی بە کۆمیشن کراون کە پیان وتاوە ریپۆرتێکی بەم جۆرە بنووسن چۆن ئەمریکا لەم زۆرکاوی عێراق بێتە دەرەوە. یعنی ئەگەمە بێمە بڵین ئەمە ڕاستپاردەیە، ئەمە ڕاستپاردنی، ئەمە سیاسەتە. ڕەنگە بیردۆزی کۆنسپیرەسیش خراپ نەبێتەوە بیهێنتە ناوە، ڕەنگە حکوومەتی ئەمریکا خۆی نەیویست بێت ئەم راپۆرتە یان ئەم ڕاستپاردانە بەم شێوەیە دەرببڕێت.
ناوە ئەمە دەربڕێت کە وردە خەڵک هەزمیەکات. ئێستا سێرەکەم ریپۆرتە وردە هەزم کراوە. سەرەڕایەوەی مستەوە فەرمیێڵیت یا خەڵکی کە زۆر واڵێ لە زۆربەی خەڵکی عێراق دژی ئەم ڕاستپاردانن، خۆ زۆربەی خەڵکی جیهان دژی جەنگ بوو بەرامبەر عێراق، هەر ئەمریکا کردیشی. ئەبێ کورد بەڕاستی هەڵوێستی زۆر جددی هەبێ و بە جددی بێت لەم ریپۆرتە بکاتەوە، لە ڕاستپەردەکانی بکاتەوە، نەک بێوێ خۆی بشارێتەوە خۆی بدزێتەوە لە پشتی ئەوە کە ئەمانە ڕاستپاردن و ئەمانە نابن بە سیاست، ئەمانە سیاستن. باشە بە تۆزێکی لەسەر ئەوەکەی پێشتر جەنابەت لە باسی سێبەشبوونی عێراق کرد. مامۆستا ڕێبوار، ئەگەر ئەمەش ئەگەرێکی زۆر گەورەیە، وەکو ئینگلیز ئەڵێن ئیف بێت و عێراق ببێت بە سێ بەش، ئەمە لە بەرژەوەندی کام گروپە؟ عێراق بۆ بە سێ بەش حاڵی حاضر دیفاکتۆ سێ بەشە. ئەگەر بێ بە سێ بەش لە بەرژەوەندی هەموو کەسێکە، لە بەرژەوەندی خەڵکی عێراقە، لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەی، لە بەرژەوەندی خەڵکی جیهانە. بۆچی؟ چونکە یعنی ئەگەر تەنها ئەزمموی کوردستان وەگری و کە ئێستا بەڕاستی شیعی باشووریش ئەزممونێکیانەیە، شارەکانی نەجەف و کەربەلا بەو شێوەی کە لە بەغا خوێنە ڕێژێت بۆ شێوەی خوێنی تێ ناڕێژێت. مانای ئەوەیە کە ئەم کۆمیونیتیانە هەر چۆنێکی حساب بکەیت یەکتری قبول ناکەن، خوێنێکی زۆر کەوتو دەبینەوە. دوای لە ناوبردنی حکوومەتی سەدام حوسێن شیعە و سوننی عێراق زۆر زەحمەتە جارێکی تر بەیەکەوە بژین، چونکە خەڵکەڵی ڕۆژانە نزیکەی 100 کەس تەنها لە شاری بەغا کوژێت، سرە بڕێت. ئەمە ناوێن ناوە ئێسنۆ سەکتاریان کە وشەیەکی تازەیە، ئەسنیک و سەکتاریانە لە یاوە لە یەک. یعنی ئەمە جارێکی کە زۆر زەحمەتە ئەم کۆمیونیتیانە بەیەکەوە بژین. باشترین چارەسەر ئەوەیە کە پێشتریش ئەم پێشنیارم کردووە، عێراق لە چوارچێوەی ئەمڕۆوە بکرێ بە سێ بەشەوە کە خەڵکی تری زۆر پێشنیاری کردووە، ئەوە لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکە ئەبێت، چونکە خەڵکی ناوچەکە بەو جۆرە ئاسایشترە بێت. حاڵی حاضر بەم ئەم هەموو چیان پێڵەی پیان بڵێت، تەرۆریستیان پێڵەی، ئینسرجنتیان پێڵەی، جەنگاوەریان پێڵەی، حکوومەتی عێراق لە نزیکەی 150,000 چەکداری ناقانونی لە عێراق هەیە. خۆگە بەراورد ئێمە بکەی بەهێزەکانی ئەمریکا لە 130 بۆ 140. یعنی بە هیچ جۆرێکە وڵاتە ئاسایشی تیان نابێت. ئەو ریپۆرتەی بەیکەر هەمەستنیش خەیاڵێک وەکو من لە وتارێکە پێم وتووە لەواچێت لە سەردەمی جەنگی ساردەوە خەبەریان بوو بێتەوە بزانن عێراق جارانە و خۆرهەڵاتی ناوەڕاست خۆرهەڵاتی ناوەڕاستەکەی جارانە. باشە بەڕێز ڕێبوار فەتاح، سپاس بۆ کاتت لەگەڵ SBS رادیۆ. زۆر سپاس.